سڵاو سڵاو خێر خێراتن چی ئامادەکرێ؟ ئێوارێ ئێوارە فەرموو. کەیوانجان دەنگی تۆ لەگەڵ ڕیتمە تەواو نەبوو، باس لە ڕیتم لا ئەچویت دەرەچویت، کۆنتاکتت باش بوو لەگەڵمانە زۆر باش بوو، بەڵام لەگەڵ ڕیتمان نەبوویت. فازڵ جان هەز دەکەین کە تە زێدە دلێزی ئەو تەبیعەتی ئەو گۆرانیە ئوسترانە دزانی کە پڕ ئەحساسە. خەڵەف جان ئەحساسی تە باش بوو و ڕیتمی تە و تۆنی تە تەواو بوو هەموو، بەس ئەوەی کە ئێمە دەخوازین کۆنتاکتی تە ji بۆ me pir muhim e. Seyrî me bike,
دەزانم کە تۆ چاودا تخی دچیتە ناو گۆرانی دچیتە ناو سترانێ ji بۆ ئەحساسیتە بەس بۆ جارێ din زیادە کۆنتاکتیتە پڕ مهمە هۆزانجیان توێش هەروە زیادە دلێزی ji بۆ تەبیعەتی ئەم گۆرانیە ئەم سترانە بچێک حەز دەکەم کە و سەرەتا کە دەستپێ کرد لەگەڵ ڕیتمێ نەبووی دوایی خۆت دەزانی کەیوانجان ببوورە ئەم جارە زۆر سپاس ممنون فازلجان هەوستن ببوورە سپاس زۆر ببوورە هۆزان بەڵێ ببوورە مشکلە نییە دیتنەوە بۆم بەسە خێراتی خەلەف تۆ دکاری بەردەوام بی خێرهاتی پیرۆز واتنە بە کەیف خۆش پیرۆز بە خەلەفجە گەلێک سپاس خێرات زۆر سپاس ڕاوی بستان بۆ جارێ بۆ جارێک اولا نگو و برنامه درواز نکردن اصلا اکو لیدرکت مال از جوان خمگیری هم پره بله دنگ همیان جی پرخوش بون دنگ هر کس که رنگه که بله راسته اما لورا یعنی وی پروگرامه ای کسک تنی داره بلکه استادم اج داره یعنی نوالوی برنامه داریم اما نظام یعنی چه ببعوزانه بکیف خاشی تا پرفورمانس عجبان گلو گر تتخوازی ببی یکمین گوداش بو پرفورمانس نو ما بشوفینه